لە هەفتەی 11 خولی نایەبی کوردستان یانەی چوارقۆڕنا لە یاریگای خۆیدا میوانداری یانەی برایەتی کرد لە سەرەتای جێمی یەکەم هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد لە خولەکی 24دا بەڵێن فایق چوارقۆڕنەی کردە خاوەنی گۆڵی یەکەم و جێمی یەکەم بەم شێوەیە مایەوە. لا نیوەی دووەمدا گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی لە خولەکی 59دا چوارقۆڕنا گۆڵێکی تری تۆمار کرد. یاریزانانی برایەتی خۆیان بەدەستەوە نەدا و توانیان 2 گۆڵ لە خولەکی 66 و 79دا تۆمار بکەن و یاریەکە یەکسان بکەنەوە. یاریەکەش بە ئەنجامی 2 گۆڵ بۆ هەر لایەک بە یەکسانی کۆتایی هات. بەڕاستی ئێمە ئەوڕۆکە شانی برنەوە نەبووین، پێویستە واقع بڵێن. ئێمە هیچ یاریێکی زۆر خراپمان کرد، هیچ یاری باشمان نەکرد. تیپەکەم هیچ شانی برنەوە نەبوو. لە یەکەم خولەکی یاریەکە تاوەکو کۆتاییەکەی با ئێمە بە 2 گۆڵش پێش بکەوین، بەڵام کاتێک کات و باش یاری ناکەیت تۆ هەم کاتێک چاوەڕێ بکە کە گۆڵ لەسەر تۆمار بکرێت. من نازانم یعنی تیپەکەی ئێمە لە ناو یاریگای خۆی بۆ ئەو هەیە. یاری زۆر باشمان زاند بەڵام گۆڵمان خوارد. گێمی دووەمیش دەتوانم بڵێم هەمان ڕتم ئاستەش باشمان پێشکەش کرد، دیسان گۆڵمان خوارد. دواتر باش بوو یاریزانەکان بە ڕوعیەتەوە توانیان 2 گۆڵ بکەن و یەکسان بوون بەدەست بێنین. یانەی چوارقۆڕنا لە ناو یاریگا و هاندەرانیدا نەیتوانی ئەم یاریەش بباتەوە و بە تەنیا خاڵێک ڕازی بوو. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، چوارقۆڕنا.